ئەمریکا بڕیاری خۆی داوە تا لە ئەفغانستان بکشێتەوە پاش ئەوەی ئامانجە هەرە سەرەکییەکانی خۆی بەجێگەیاندووە لە ماوەی ئەم بیست ساڵەی ڕابردوودا. شەڕی ئەفغانستان درێژخایەنترین شەڕی ئەمریکا بووە. لەبەر دوو هۆکار چوینە ئەفغانستانەوە، یەک تا ئوسامە بن لادن بە دۆزەق بسپێرین، دووهەمیشیان بۆ تێکشکاندن و لەناوبردنی توانایەکانی ئەلقاعیدە بوو لەوەی لەو بنکەیەوە هێرشی تر بکاتە سەر ئەمریکا. هەردوو ئامانجەکانمان پێکا، هەر لە سەرەتاوە بڕوان بەو دوو ئامانجە هەبوو کە بۆیە دەبێت بچینە ئەفغانستانەوە. ئەو ئەرکە تەواو بوو، هەر بۆیەشە بڕوام وایە بڕیارێکی دروست دراوە و کاتی خۆی شێتی. زۆرێک لە چاودێر لەوبڕوایەدان کشانەوەی هێزە سەربازیەکانی ئەمریکا بە مانای باڵا دەستی تاڵیبانە لە ئەفغانستان. ئەمریکا ڕێکەوتنی هەیە لەگەڵ تاڵیباندا، بەڵام وەک لە سەرۆکی ئەمریکا دەپرسرێت ئایا متمانەی بە تاڵیبان هەیە؟ ئەوە پرسیارێکی سەیرە. ئایا متمانەم بە تاڵیبان هەیە؟ نا، بەڵام بڕوان بە توانایی لەشکری ئەفغانستان هەیە کە مەشق و ڕاهێنانێکی باشتری پێکراوە، کە رەستەری باشی لەشکری هەیە، تواناییەکی زیاتریشی هەیە لە بەڕێوەبردننی شەڕدا. ئەمریکا هەوڵێکی ڕژ دەدا لە ئەفغانستاندا بۆ ئاشتی و سەقامگیری، بەڵام سەرکردە لەشکریەکان سەختی و ئاڵۆزی هێنانە ئارای ڕەوشێکی خوازراو لە ئەفغانستانی بە شەڕوێران بوودا بەکارێکی ئاسان نازانن. گرنگە کە لایەنە لەشکریەکان مەرجەکان بۆ چارەسەرێکی ئاشتیانە و سیاسی دابنێن لە ئەفغانستان. هەمومان توندوتیژیەکانی سەرانسەری وڵاتەکە دەبینین و دەشزانین چەندێک سەختە لەگەڵ ئەو هەموو توندوتیژیانەدا بگەینە چارەسەرێکی سیاسیانە. جا ئەوەی بە تاڵیبانی دەڵێم ئەوەیە کە ئەوانیش بەرپرسیانن. توندوتیژیەکان دژی خواستی گەلی ئەفغانستان و پێویستە ڕابگیرن. کشانەوەی هێزە سەربازیەکانی ئەمریکا لە ئەفغانستان بە مانای کۆتایی هێنان نییە بارکەکانی لەشکری ئەمریکا کە یەکێکیان بەرەنگاربوونەوەی تێرۆریزمە. بەردەوام دەبین لە سنگ خستنە سەر چوار خاڵ. یەکەم پاراستنی دیپلۆماتکارەکانمانە لێرە، دووهەم پاراستنی فڕۆکەخانەی کابولە، سێهەم دابینکردنی ڕاوێژ و یارمەتی گونجاو بۆ هێزە ئاسایشیە نیشتیمانیەکانی ئەفغانستان و چوارەمیش پشتیوانیکردنە لە هەوڵەکانمان بۆ بەرەنگاربوونەوەی تێرۆریزم. خۆش هاتنەوە بۆ چاوی واشنتۆن. یەکێک لە پرسەکانەوەیە ئایا کشانەوەی ئەمریکا لە ئەفغانستان یان لە ناوچەکانی تری جیهاندا یارمەتی دەردەبێ بۆ بەرەنگاربوونەوەی تێرۆریزم؟ بۆ وەڵامی ئەم پرسیارە و ژمارەیە پرسی تریش میوانداری دکتۆر سەنگەر سەید قادر شیکەرەوە لە نێوەندی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکەین، هەروەها کاوە حەسەن بەڕێوەبەری پرۆگرامی خۆرهەڵاتی ناوەڕاست و باکووری ئافریکا لە نێوەندی ستیمسون. کاکاوە دکتۆر سەنگەر، سوپاس و پێزانین بۆ ئامادەبوونتان و یەکەم پرسیاریشم لای تۆ دەست پێ دەکەم دکتۆر سەنگەر. ئێمە زۆر جار بە تایبەتیش لە نێرانی ئەمریکاوە بەرجۆمانەکەوێ ئەمریکا لە یعنی یەکێکە لە هۆکارەکان بۆ درێژە پێدانی توندوتیژیەکان. باجارێک قسەمان لەسەر ئەفغانستان بێت، ئەو جۆرە ڕوانینە دروستە؟ ئەگەر دروست نییە ئەمریکا بۆ دەبێ هێزە سەربازیەکانی خۆی بکشێنێتەوە؟ ئەمریکا ساڵی 2001 کاتێک ئەفغانستانی داگیر کرد لە دوای ڕووداوەکانی یاسەی سپتەمبەر، بیرمان نەچێ ڕووداوەکانی یاسەی سپتەمبەر بورجێکی کوشندە بوو لە هەیمەنەت و هەروەها لە ناوبانگی ئەمریکا و ئەمریکا بۆ گەڕانەوەی ئەو ناوبانگە هەروەها بۆ هاتنەوە ناوچەکە بە شێوەیەکی بە هێز ئەفغانستانی داگیر کرد بۆ ئەوەی کۆتایی بە ڕێکخراوی قاعیدە بهێنێت. بەڵام بیرمان نەچێت ئەمریکا هیچ ناکۆچیەکی لەگەڵ ڕێکخراوی تاڵیباندا نەبوو. هەر ئەو کات لە ساڵی 2001 داوای لە ڕێکخراوی تاڵیبان کرد کە قاعیدە هەڵبۆشێنێتەوە بن لادن ڕادەستکات، بەڵام و کاتە تاڵیبان ڕازی نەبوو. ئەوەی لە ئێستادا باز دەکرێت کە ئەمریکا لە ئەفغانستان دەکشێتەوە، ئەمریکا تەنها لە ڕووی سەربازیەوە لە ئەفغانستان ئەکشێتەوە و ئەفغانستان واتای یاریکەرە سیاسیەکانی لە ئەفغانستان ئەگۆڕێت کە لە ڕابردوودا حکومەتەکەی عەبدوڵڵا و کارزای و دواتر ئەو حکومەتە بوو کە لە دوای هەڵبژاردنەکانی ساڵی ڕابردوو هاتە دەسەڵات و ئەم حکومەتە وەم دەسەڵاتە لە ماوەی 20 ساڵی ڕابردوودان نەیتوانیوە کەمترین پێداویستیەکان بۆ هاوڵاتیانی ئەفغانستان دابینکاوە، نەیتوانیوە ئاسایش و سەقامگیری بۆ ئەفغانستان داگیر بکاوە. ئەمریکاش چیدی من ناچار نییە بچێتە ینی درێژکردنەوەی شەڕێکی دۆڕاوە کە هیچ سوودێکی بۆ ئەمریکانی وە لە لایەکی تریشەوە بە ئەم پرسە پەیوەستە بە پرسی هەیمەنەی چینەوە، بە تایبەتی لە دوای ساڵی 2001
حوتەوە بیرمان نەچێت لە ڕووی ئابووریەوە چین ئەگەرچی لە ڕووی سەربازیەوە ینی هەوڵی نەداوە ناوچەکە داگیر کات بەڵام هەوڵەدا لە ڕووی ئابووریەوە ناوچەکە داگیر کات و ئەمەش مەترسیەکی گەورەیە بۆ سەر ئەمریکا چونکە هەتا کۆتایی ساڵی 2030 ئابووری چین 30 تریلیۆن دۆلار تێپەڕێنێت و بە یەکەم ئابووری لە جیهاندا بۆیە لە ئێستادا ئەمریکا ئەیەوێت دیوارێکی یعنی دیوارێکی سیاسی و دیوارێکی ئەمنی و هەڵپەیمانی هاوشێوەی ئەوەی کە بۆ یەکێتی سۆڤێت دروستی کرامان شت لەگەڵ چینە دووبارە بکاتەوە ئەم دیوارش پێویستی بە کۆکردنەوەی پشتیوانی و هاوپەیمانی هەیە بۆیە لە ئێستادا بچووکترین هاوپەیمان لە ناوچەکەدا بۆ ئەمریکا گرنگە و ئەمریکا ناوێت لە ڕووی سەربازیەوە ئەو هێزانەی ناوچەکە ناچار کات بەڵکو دەوێت زیاتر وەکو هاوپەیمانێتی لەگەڵ ئەو هێزانێک کە لە ناوچەکەدان ئەو هێزانێک کە وەکو هێزی ناوچەی یاخود هێزی نەرخەوەی لە ناوچەکەدا بۆ ئەوەی بتوانێت هاوپەیمانیان لەگەڵا بکاتەوە ڕێگری لە فراوانخوازی ئابووریەکانی چین بگرێت. بەڵێ کاکاوە دێمە لای جەنابەت ئەلبەتە بڕیاری کشانەوەی ئەمریکا لە ئەفغانستان دوا بە دوای ڕێکەوتنی ئەمریکا و تاڵیبانەکان بوو و یەکێک بوو لە مەرجەکان بۆ ڕێکەوتن لە ئێستا چ متمانەیەک هەیە کە تاڵیبان بتوانێت ببێتە بەشێک لە سەقامگیری لە وڵاتێکی وەکو ئەفغانستانە. بەڵێ ئەوەی تا ئێستا ئەبینرێت لە ڕووی سیاسیەوە تاڵیبان یعنی بەشداریە لە دانوستاندن لەگەڵ حکوومەتی ئەفغانستان و فعلا لەگەڵ ئیداری پێشووی ئەمریکا ترامپ ئەوە نیە ئیتفاقیەکیان کرد و ئەوان ئەڵێن ئێمە پابەندین بە ئەوە نیە بە دۆزینەوەی چارەسەرێکی ئاشتیانە بۆ ئەفغانستان ئەمە با بڵێن لە ڕووی سیاسیەوە بەڵام ئێمە ئەوەی لەسەر ئەرزی واقع ئەبینرێت زیادبوونی کاری توندوتیژیە کوشتن و تۆ ئەوە نیە کوشتنی چالاکوان ئەوانی کار بۆ حکوومەتەکەن یا هێرشکردن سەر بڵێن سوپای ئەفغانی و یعنی زیادکردنی نەهامەتی بۆ میلەتی ئەفغانستان ئەوەی ئەبینێ لەسەر ئەرزی واقع بەڕاستی هەوڵێکی جدیە لەلایەن تاڵیبانەوە بۆ سەر لە نوێگرتنەوەی دەسەڵات لە ڕێگەی سەربازیەوە و لامان کاتیشا ینی وەنی ئەڵێن ئێمە ئامادەین دانوستاندن بکەین لەگەڵ حکوومەتی ئەفغانستان بەڵام بەو مەرجانی کە ئەوان ئەیانوێت کە بڵێن باسیەوە کە نەبێ ئیمارەتی ئیسلامی بێ بە دەستوورەکەی ئیسلامی بێ بەو شێوەی ئەوان بەو شێوەی کە خۆیان لێکێنەوە بە شێوەیەکی ئەوەنی ئیسلامی تونڕە و ئەوەی ئەبینێت تا ئێستا یعنی خەڵکی ئەفغانستان بەڕاست تووشی ناومێدیی گەورە بوون ئەوەنی زۆر بێهیوایەکی زۆر گەورە باڵی کێشاوە بەسەر ئەفغانستانە بە تایبەتی لەبیرمانەچێت لە 20 ساڵی ڕابردووە لەگەڵ هەموو ئەو ڕەخنانی کە هەیە ڕەخنی زۆر مەشروع سەبارەت بەوەی کەوا ئەکرا ئیشی زۆرتر بکرێت پاڵپشتی زیاتری کۆمەڵ بەڵام لەبیرمانەچێت لە 20 ساڵی ڕابردووە نەوەیەکی تازە لە ئەفغانستان دروست بووە کە ئەم نەوە تازە هیچ دەبێتە ساڵە توانیوێتی تا ڕادەیەکی باش سوود وەربگرێت لەو پاڵپشتیە نێودەوڵەتەی کە هەبوو لە بواری مافی مرۆڤ لە بواری خوێندن لە بواری میدیا لە بواری مافەکانی یعنیەوەنیە ژن ئەمانە بەڕاستی ئەم هەموو مافانە ئەم دەستکەوتانە ئەمڕۆ لە ژێر هەڕەشەیەکی زۆر جدیان لەلایەن سەر لەوەیەوە تاڵیبان هەوڵ باد دەسەڵات. کاک دکتۆر دێمە لای جەنابەت ئەم جارە شەڕی تێرۆریزم بەکوێ دەکا توانای بەرەنگاربوونەوە هەیە بۆ دیاردەی تێرۆریزم لە ئەفغانستاندا ئەگەر ئەمریکا بە تەواوەتی بکشێتەوە؟ بۆ خۆیان مەفهومی تێرۆریزم مەفهومێکی فراوانە و زیاتر لە دوای ساڵی 1970 لە دوای دروستبوون یەکەم ڕێکخراوی چەکداری ئیسلامیەوە لە مەسڕکەوی جەماعە ئیسلامیە بوو زیاتر سەری هەڵدا و ئەم چەمکە زیاتر بۆ لێدان لە یەکێتی سۆڤێتی ئەو کات بەکار هاتووە دواتر بۆ شەڕی قاهیرە و دواتر بۆ ئەو گروپە ئیسلامیانەی کە لە عێراق هەبوون و دواتر بۆ داعش و بۆ ڕێکخراوەکانی هاوشێوەی لە باکووری ئەفریقا بەکار هات ئەوەی ئێستا لە ئەفغانستان ڕۆدا ینی تاڵیبانی ئێستا هەمان تاڵیبانی ساڵی 2001 نییە و ئێستا ئەگەر بیرمان بێ تاڵیبان هەوڵی لۆبیکردنەدات لە واشنتۆن و تاڵیبان پەیوەندێکی بەهێزی لەگەڵ ناوچەکەدا هەیە و بۆ یەکەم جارەکە تاڵیبان ساڵی ڕابردوو لەگەڵ ئەمریکادا دابنیشێت و ڕێکوتنامەی ئاشتی بکات و ئامادە بێت ینی دەستبەرداری توندوتیژی بێت ئەمە ژوا دەکات کە وەکو چۆن لە ماوەی ڕابردوودا ئەمریکانی چەندین ڕێکخراو هەبوون کە
بە گروپی تیرۆریستینە نەناسراون و خراپبوونە لە لیستی تیرۆری ئەمریکاوە بەڵام دواتر ئەم گروپانە ینی دەستبەرداری بەکارهێنانی تیرۆر بوون بۆ گەشتن بەدەسەڵات یاخود بۆ خۆفەرزکرد یاخود بۆ خۆفەرزکردنیان دواتر چەکی سیاسیان بەکارهێناوە باوەڕیان بە ژیانی دیموکراسی و کۆمەڵگا دیموکراتەکان هێناوە لە ئێستاشدا تاڵیبان لە خۆناغێکی گۆڕانکاری و ڕاگوزەردایە و سەلماندوێتی لە ماوەی ڕابردوودا ئەوەی بەکاری هێناوە زیانی بەخۆی و بە ئەفغانیەکەکانیش گەیاندووە و بیرمان نەچێت ینی ڕێکخراوی تاڵیبان ڕێکخراوی نەتەوەییە و نوێنەری پشتۆنەکانی ئەفغانستانە کات کە زیاتر لە 62 دانیشتوانی ئەفغانستان پێک دەهێنن و لە ماوەی ڕابردوودا بەتابەتی لە 20 ساڵی ڕابردوودا ئەمریکا دەسەڵاتی ڕادستی تاجیکێکەکان کرد کە تەنها لە 26 دانیشتوانی ئەفغانستان پێکەهێن ئەمەش وایکی کرد ئەمریکا و هەروە حکوومەتێکە لە کابوڵ هەبووە لە ماوەی ڕابردوودان نەتوانێت دەسەڵاتی خۆی بسەپێنێت بەڵام تاڵیبان وەکو ڕێکخراوێکی سیاسی و هەروەها وەکو ڕێکخراوێکی چەکداری ئەوە ڕەهەندێکی نەتەوەییشیان هەیە وە خاوەن پێگەیەکی جەماوەری بەهێزن لەناو کۆمەڵگەی ئەفغانستاندا بۆیە ئەگەر بێت وەم ڕێکەوتنەی ئەمریکا و تاڵیبان وەکو خۆی بچێتە پێش بە دڵنیاییەوە تونند و تیژە ئەفغانستان سنوورێکی بۆ دادەنێت بەڵام ئەمەش گرنگی کراو نییە چونکە هەر یەکەت لە ئێران و رووسیا هەوڵی شتپێنانی ئەو ڕێکەکەوتنە بکەن بۆ ئەوەی ئەمریکا زیاتر گیرۆدە بکەن لە ئەفغانستان و ئەمریکا زیاتر گیرۆدە بکەن بۆ شەڕانەوە دۆناڵد ترامپی سەرۆک پێشووی ئەمریکا ئاماژەی پێبێدا شەڕەکۆتایی نەهاتوەکانەوە توانایی و هێزی ئەمریکا زیاتر بە پێڕۆ دەدات. بەڵێ کاکاوە بەڕای جەنابە ڕێکخراوێکی جیهادی ئیسلامی ڕێکخراوێکی تونڕە و ڕێکخراوێک کە زیاتر لە 20 ساڵە بە ڕێکخراوێکی تێرۆریستی ناسراوە لەسەر ئاستی جیهان دەتوانێت ببێتە بەشێک بۆ نمونە لە حکوومەتێکی هەڵبژێرراو لە حکوومەتێک کە داکۆچی لە مافەکانی مرۆڤکە پرسیارێکی زۆر زەحمەتە و زۆر زەحمەتیشە پێشبینی بکرێت یعنی تاڵەبان تا چ ڕادەیەک فعلەن ئامادەیی تێدا ئەبێت هاوبەشی دەسەڵات بکە لەگەڵ حکوومەتێکی هەڵبژێراوی دیموکراتی لە کابوول ئەمە پرسیارێکی زۆر زەحمەتە بەڕێی من و یعنی بێ چاوەڕوان بین چاوەڕوان بکەین بزانین ئایا فعلەن یعنی تاڵەبانی ئێستا 2021 بەڕاستی جیاوازە بە شێوەیەکی با بڵێنەوەنیە جەوهری لە تاڵەبانی 2001 یاننا ئەوە کات پیشانمانات بەڵام یعنی ئەوەی تا ئێستا ئەبینرێت لە ئەفغانستان بەداخەوە زیادبوونی توندوتیژی زیادبوونی کوشتنی بەتابەتی خەڵکی سیڤیل و بێگومانەوانشی کە لەوەنیە بڵێنەوەنیە لە حکوومەتی ئەفغانستان و لە سوپان بەڵام بەتابەتی مەسەن هێرشکردنە سەر مەکتەب قوتابخانەی کچان کوشتنی چالاکوانی مرۆڤ کوشتنی با بڵێنەوەنیە دادوەری ژن ئەمە بەردەوامە ئەوەی کە ئەم ڕۆڤغانیەکان ئەیبینن بەڕاستی بریتە لەوەی کەوا ترسێکی گەورەیانێ لەوەی ئایا فعلەن ئەگەر هاتوو تاڵەبان ئامادەیەتیانە بێت گۆڕانکاریەکی جەوهری بکات هەم لە ئایدۆلۆژیای وەم لە هەم لە هەڵسوکەوتی سیاسیە ئەمە خۆی لە خۆیان یعنی ئاماژەیەکی زۆر ترسناگە بێت بۆ ئەوەی کەوا بە مانای کەلیمە ئەو شەڕێک کە ئێستا هەیە ببێتە بە شەڕێکی با بڵێن شەڕی ناوخۆی خوێناوی لە نێوان تاڵەبان و لە نێوان ئەو هێزانی کە دژی تاڵەبانن بە کورتی یعنی بۆ وەڵامەکەی جەناب بۆی وەڵامی پرسیارەکەی جەنابەت بە مۆکاک بەڵێن زەحمەتە یعنی ئەبێ چاوەڕان بکە بزانین فعلن ئایا تاڵەبان ئەم گۆڕانکاری جەوهری بەسەر هاتووە یان ئەبێ چاوەڕوانی چەند مانگی داهاتوو ساڵانی داهاتوو من دەگەڕێمەوە وڵاتان بۆ ئەوەی بزانین ڕوانینی سیاسەتمەدارانی ئەفغانستان و هەروەها دانیشتوانی ئەفغانستان چییە دابەشبوونێکی بەرچاو هەیە لە نێو سیاسەتمەدارانی ئەفغانستاندا هەندێکیان بەگەشتبینیەوە دەڕوانە ئایندەی وابەستەیی ئەمریکا بە وڵاتەکەیانەوە هەندێکیش دەڵێن ئایندەی ئەفغانستان لە ئەستۆی ئەفغانیەکانە نەک وڵاتانی تر ئەمریکا وابەستەیە بۆ بەردەوامیدان بە پشتیوانیەکانی خۆی نەک هەر تەنها لە بواری مرۆیی سڤیلیەوە بەڵکو و پشتیوانی بۆ هێزە نیشتیمانیە ئاسایشەکانیش هەموو ئەمانە دەرفەتێکی ترن لاپەڕەیەکی نوێن و ئێمە لە بەردەم واقعەیەکی نوێداین و سەودای لەگەڵدا دەکەین. We own this country. It is not
ئێمە خاوەنی ئەم وڵاتەین نەک ئەمریکایان ناتۆ ئەمە وڵاتی گەلی ئەفغانستانە هەر بۆیەشە بەرپرسیارەتی لە ئەستۆی ئێمەیە کار بۆ گەلی خۆمان بکەین کار بۆ ئاشتی بکەین و 1 ملیۆن جار زیاتر کاری زیاتر بکەین بە بەراورد لەگەڵ ئەوەی لە دەرەوە بۆمان دەکرێت بە مەبەستی هێنانە ئارای ئاشتی و سەقامگیری لە وڵاتەکەماندا. بەڵام بۆ هاوڵاتیانی ئەفغانی دۆسەکان ئاڵۆزترن و بە تایبەتیش هاوکاتی پێشڕەویەکانی تاڵیبان لە زۆر ناوچەی ئەفغانستاندا. نیگەرانی ئێمە لەوەدایە تاڵیبان دەستی بەسەر زۆر شوێندا گرتووە و کۆمەڵگەی نێونەتەوەیش بەتەنیا جێهێشتوین ڕەوشی کار خراپە خەڵکی ناوچەکان ناتوانن بێنەم شارەوە خەڵک کێشەیەکی زۆری ئابوووریان هەیە ماڵەکانیان ڕوخێنراون و خەڵک بێکارن و ناچارن کۆچ بکەن زۆربەی خەڵک دەیانەوێت وڵاتەکە جێبهێڵن و خەڵک کێشەی هەیە. کاکاوە لە لای جەنابتەوە دەست پێ دەکەم کشانەوەی ئەمریکا چەندێک کاریگەری دەبێت بەسەر دابەشبوونی با بڵین بواری سیاسی لە ئەفغانستاندا ینی وەکو جۆمان لێبوو هەندێک لەوانەی کە لە دەسەڵاتدا نەماون ئەفغانستان بە وڵاتی خۆیاندا دەنێن ئەوانی کە لە دەسەڵاتیشدان هێشتا ئاماژە بەوە دەکەن کە ئەفغانستان پێویستی بە پشتیوانی ئەمریکا هەیە ئەفغانیەکان خۆیان دەتوانن خۆیان بەڕێوە بەرن وە چارەسەری هەموو کێشەکانی خۆشیان بکەن. کاک بەڵێن ئای ئەفغانستان بێ یا عێراقی هەج وڵاتێکی کە لە کۆتاییە ئەبێت خەڵکی وڵاتەکە خۆی حکمی ئەو وڵاتە بکات و ئەوانەی کە با بڵین سیاستمەدارن ئەبێ ئەوان لە کۆتایی ئەوان حکمی ئەو وڵاتە بکەن یعنی ئەمە وەکو با بڵین وەکو خاڵێکی سەرەتە. ئایا پێویستیان بە پشتیوانی نێودەوڵەتی هەیە بۆ ئەوەی سەقامگیری تەسبیت بکرێت وەنێ لە ئەفغانستان بەڵێ هەتا ئێساش ئەفغانستان پێویستی بە پاڵپشتی نێودەوڵەتی هەیە لە ڕووی سیاسی لە ڕووی دیبلۆماسی لە ڕووی سەربازی و هەروەها لە ڕووی با بڵین پارێزاریکردن لە دەستکەوتەکانی 20 ساڵی ڕابردوو. بێگومان جیاواز ئەوە نیە پەرتەوازەیەکی لە ئەفغانستانە لە نێوان ئەو هێزانی کە ئەمڕۆ بڵێنەوەنی لە حکومڕانیان تامان ئەمە باش نییە و لە بەرژەوەندی بەڕاستی لە بەرژەوەندی با بڵین تەسبیتکردنی سەروەری یاسا و هەروەها با بڵین مفاوەزات لەگەڵ ڕێکخراوی تاڵەمانان نییە بەڵام ئایا ئەبێ لە کۆتایی ئەوان خۆیان حکمی ئەفغانستان بکەن ئەمە یعنی ئەمە شتێکی سابتە بەڵام پێویستیان بە پاڵپشتی نێودەوڵەتی. بەڵێ بەداخەوە هەر ئێستا فەرهادی فەلاحی دەرهێنەری بەرنامەی چاوی واشنتۆن ئاگاداری کردمەوە لەبەر هەندێک کێشەی تەکنیکی پەیوەندیەکەمان لەگەڵ دکتۆر سەنگەر سەید قادردا پچراوە هاوکاتی پێشکەشکردن و درێژەدان بەم بەرنامەیە کاک فەرهاد هەر هەوڵەدا دکتۆر سەنگەر دەست بخاتەوە بەڵام جارێ لەگەڵ کاکاوەدا بەردەوام دەبین. کاکاوە وەکەوەی کە جەنابە ئاماژە و پێکرد دەڵێ ئەفغانیەکان پێویستە لە کۆتاییدا خۆیان فەرمانڕەوایەتی وڵاتەکەی خۆیان بکەن بە پشتیوانی نێونەتەوەیی. تاڵیبان چه جۆرە پشتیوانیەک یاخود چه جۆرە فەرمانڕەوایەتیەک دەکا کە بتوانێت ئاسوودەیی بۆ گەلی ئەفغان بێنە وەکو لە بەشی یەکەمی بەرنامەکەشدا جەنابە ئاماژە و پێکرد نیگەرانیەکی زۆر کەوتۆتەوە لەناو ئەفغانستاندا بەتایبەتی لە پاش هێرشەکانی تاڵیبان بۆ سەر زۆرێک لە ناوچەکان و ئەو ئەزبوونەی کە پێشتری شیان بووە لە ئەفغانستانە. بەڵێ کاک بەڵێن ئەزمموی خەڵکی ئەفغانستان هاوڵاتی ئەفغانی لەگەڵ بزوتنەوەی تاڵەبان ئەزمموونێکی خوێناوی زۆر خراپە یعنی لە بیرمان نەچێ هەمووی 25 ساڵ 26 ساڵ لەمەوە بەربوو ئەزانی فەرمانڕەوایی تاڵەبان چی کرد بە ئەفغانستان بێگومان هۆکاری هاتنە سەر دەسەڵاتی تاڵەبان هۆکارەکە دیارە فەشەلی مجاهیدەکان بوو لەوەی کەوا مجاهیدین ئەوانەی کە ئەوەنیە بتوانن سیستەمێکی دادپەروەەر دابمەزرێنن کەوتنە شەڕی ناوخۆ لە نێوان یەکتریان لە دەرەنجامە بزوتنەوەی تاڵەبان دروست بوو. ئەزمموی خەڵکی تاڵەبان ئەزمموی خەڵکی ئەفغانستان لەگەڵ تاڵەبان ئەزمموێکی خوێناوی زۆر تاڵە. پرسیارەکە ئەوەیە تا چەند ئەمڕۆ تاڵەبانی 2021 جیاوازی جەوهری بەسەر هاتووە لەگەڵ تاڵەبانی 2001 کە دەرکرا لە دەسەڵات ئەمە بەنسبەت و پرسیارە جەوهریەکە ئەمەیە ئەوەی تا ئێسای بینی بەداخەوە پێچەوانەکەی مامی ئیسپات دەکات. بەڵێ گۆڕانکاری ڕوویاوە لە ناو سەرکردایەتی تاڵەبانە ئەوە نییە بەڵام ئایدۆلۆژیای سەلەفی تونڕەوی ئیسلامی تاڵەبان گۆڕانکاری بەسەرا نەهاتووە یعنی ئەوان
ئەو بیرروڕایەنە ئەو سیاسەتانی کە هەان بووە 20 ساڵ 25 ساڵ لەمەوبەر هەروەکو خۆیەکی تا ئێستا بەدەلیلی ئەوەی کەەوە ئەگەر هاتو تاڵیبان بیویستە نیازپاکی خۆی پیشان بە بەرامبەر بە میلەتی ئەفغانستان ئەبوایە هێرش نەکرێتە سەر مەکتەبی کچان ئەبوایە دادپەروەری ئافرەت نەکوشێت ئەبوایە هێرش نەکرێتە سەر با بڵێنەوە نیە ئەوانی کە پارێزگاری لە مافی مرۆڤەکە ئەگەر ئەم شتانە نەکرایە ئەو کاتەن فعلەن میلەتی ئەفغانستان ئەوی ئێمە بەڵێ گۆڕانکاریەکی جۆوەری ڕوویاوە لە ئایدۆلۆژیا و لە هەڵسوکەوت و لە سیاسەتی تاڵیبان بەرامبەر بە میلەتی ئەفغانستان بەڵام تا ئێستا ئەمە ڕووی نەداوە ئەم بەڕێوەبەرایەتی سەرۆک بایدن وها ناسراوەوە یان ئەتوانم بڵێم وها خۆی پێناسە دەکا کە بایەخێکی ئەجگار گەورە بە مافەکانی مرۆڤ دەدا کاتێک کە ئەمریکا وەکو لەشکر لەوێ دەکشێتەوە ئایا دەستەی دیپلۆماسی ئەمریکا باڵێۆزخانەی ئەمریکایە باڵێۆزخانەی وڵاتانی تر دەتوانن بەشداریەکی وایان هەبێ کە بڵێن مافی مرۆڤ لە ئەفغانستانە دەپارێزن ئەمریکا وڵاتانی ڕۆژئاوە و وڵاتانی هەڵپەیمان بەردەوامە بن لە پاڵپشتیکردن لە مافەکانی مرۆڤ لە ئەفغانستان یعنی ئەمە بۆکو سیاسەتێکی بەردەوامیە بێ لەسەر بەڵام پرسیارەکە لەوەیە تۆ تا چەند ئەتوانیت ئەگەر پاڵپشتی نێودەوڵەتیشە بێ ئەگەر هاتو هێزەکەی بەرامبەری کە هێزێکی وەکو تاڵیبانە ئامادەیە تێرۆریزم و ئەوە نیە هێرشی خوێناوی بەکار بێنێ دژی چالاکانی مافی مرۆڤ دژی حکومەت دژی مافەکانی مرۆڤ دژی ڕۆژنامە نووسان تۆ بەرامبەر بەم هێرشە خوێناویە ئەتوانی ینی چی بکەیت پرسیارەکە ئەمەیە ینی پاڵپشتی نێودەوڵەتی زۆر گرنگە ئەبێ بەردەوام بێت ئەبێ زیاد بە بۆ مافەکانی مرۆڤ لە ئەفغانستان بەڵام لە کۆتاییە ینی ئەمە ناخۆش ئەمە بووتێت بەڵام لە کۆتاییە تۆ ئەبێت ڕوبەڕووی ئەم هێزە بیتەوە کە ئامادە نییە واز لە ئایدۆلۆژیای تونڕەوی ئیسلامی بێنێ و ینی ئامادەی دەت ببرێتەوە دەسەڵات هاوبەشکە لەگەڵ حکومەتێکی هەڵبژێراوی دیموکراتی کاکاوە کاریگەری ئەم کشانەوەی ئەمریکا لە ئەفغانستان لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست چی دەبێ ئێمە لە ساڵی 2011دا بینیمان کاتێک کە ئەمریکا لە عێراق کشایەوە پاش ساڵ و نیوێ بۆ 2 ساڵ ڕێکخراوی داعش دروست دەبێ ئەم جارە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا پێویستە چاوەڕێی چی بکەین پرسیارێکی زۆر بەجێ و بەڕاستی ئاسۆکان زۆر یەکەم ڕوون نییە و ئاسۆکان زۆر باشیش نی با بڵێن ئافاقەکانەوە لەداتەوە بۆ یەکەم پاشەکشی و بڵێنیە ئەمریکا لە ئەفغانستان لە ڕووی سەربازیەوە بەڵێ لە دیدی ئەمریکاوە ئەوەنی ئەوان ئەڵێن ئێمە ئەوەی ویستمان بەدەستمان هێنا بەڵام لە دیدی ئەو هێزانی کە دژی ئەمریکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە دۆڕاندنی ئەمریکا دامکرد و ئەمە ئەڵێن ئەو کاتە بە ئەو نیوەنیە بە خەڵکی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە بەو ئەوانەی کە دامیانەکەن دەڵێن فەرموو ئەمریکا لە ئەفغانستان شکستی هێنا و ئێمە ئامادە ئەبین لە هێرشکردنە سەر هێزەکانی ئەمریکا و دروستکردنی فشار لەسەران تاکو بە تەواوەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکشێنەوە طبعاً ئەمە ڕوو نایەت بەڵام پرسیارەکە لەوەیە دید و بۆچوونی هێزەکانی دژی ئەمریکا بەهێز ئەوان بەهێزترە بن لە قەناعەتی خۆیان کەوا ئەتوانن ئەمریکا زەخت لە ئەمریکا بکەنکەوە لە خۆڕاتی ناوەڕاستیش بکشێتەوە لەبەرەوە لە دوو لایەنەوە دەرەنجامەکانی بەڕاستی باش نەبێت یەکەمیان هێزە تیرۆریستەکان سەر لە نێوەڵێن فەرموو تاڵیبان توانی ئەوە نیە چۆک بە ئەمریکا دابنێت و دوای 20 ساڵ پاشەکشێت بکات کەواتە ئێمەژە توانین لە ڕێگەی بەکارهێنانی توندوتیژی و تیرۆریزم ئەمریکا ناچارکە ناچکە بکشێتەوە هەروەها هێزەکانی کەش ئەو هێزانی کە دژی ئەمریکان ئێران و هێزی کە بە بۆچوونی من لە بۆچوون و لە قەنەعەتی خۆیانە زۆر پتەوترە بنکەواڵێن ئێمە ئەمڕۆ لە بۆچوونی ئەوان لە نێوان دوو قەوسە مێژوو لەگەڵ ئێمەیە نەک لەگەڵ ئەمریکا طبعاً پرسیارەکەوەیە تا چەند ئەم بۆچوونە ڕاستە ئەمەیان نازانی تا چەند ئەوە نیە کات وەڵامی ئەم پرسیارە ئاداتەوە بەڵێ باشە بەڕای جەنابە بۆ عێراق چۆن دەبێت چکە لە ئێستاشدا قسە و باسەکان ئێجگار گەرم و گوڕن بەوەی کە ئەمریکا دەکشێتەوە و زۆرێک لە لایەنەکانی ناو عێراق بە تایبەتی ئەوانەی کە سەر بە کۆماری ئیسلامی ئێرانن ینی جەخت دەکەنەوە دەڵێن پێویستە هەموو هێزە بیانیەکان بچێتە دەرێ ئەمە دووبارە بوونەوەی هەمان ئەزمموی ئەفغانستانە یا جیاوازە جیاوازی هەیە لە نێوان عێراق بۆ ئەفغانستان بێگومان جیاوازی هەیە لە نێوان گرنگی عێراق بۆ سیاسەتی دەرەوەی ئەمریکا و گرنگی ئەفغانستانی ئێستا ناڵێن بەپایین 20 ساڵەمەپر بۆ سیاسەتی دەرەوەی ئەمریکا بەڵام لەگەڵ ئەوەی جیاوازی زۆر گەورە لە نێوان ئەفغانستان و عێراق و سیاسەتی ئەمڕۆی ئەمریکا لە عێراق ئەوەی کە ئەمڕۆ ئەبینرێت
هێزەکانی دژی ئەمریکا ئێران و ئەو هێزانی کە لەگەڵ ئێرانان ئەمڕۆ گەشتونەتە قەناعەتێک کەوا ئەوان یعنی زاڵم ئەمڕۆ لە گەمەکە لەو ململانەی کە هیانە لەگەڵ ئەمریکای ئەوان زازرن لەبەر ئەوەی ئەوان ئەڵێن فەرم و دوای 20 ساڵ تاڵیبان توانی چۆک بە ئەمریکا دابنێت کەواتە ئێمەش ئەبێ بەردەوام بین لە فشار دروستکردن و لە هێرشکردن تاکو ئەو کاتی ئەوانیش لە عێراق کشێنەوە. پرسیارەکە ئەوەیە تا چەند ئەمریکا ئامادەیی تیا ئەبێت بە شێوەیەکی درێژخایەن ناڵێم یعنی وەکو سەربازی ئەمریکا بەڵام بەردەوام بێت لە پاڵپشتیکردنی دەوڵەتی عێراق و حکومەتی عێراق ئەمە پرسیارە گەورەکەیە ئایا تا چەند ئەمریکا ئامادەیی تیا ئەبێت بتوانێت بۆ ماوەیەکی درێژخایەن بڵێنەوەنی ئەو واقعی ئەم با بڵێن ئەو جودێکەیەکی لە عێراق و لە ناوچەکە ببێنێتەوە ئەمەیان پرسیارێکی زۆر گەورەیە کاک بڵێن تا ئێستا ئەمریکاش خۆیان یەکلایی نەبوونەوەی کەوا سیاسەتی بایدن بە تەواوەتی بەرامبەر بە عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاست چۆن بێشکوت تا ئێساش با بڵێن لە موناقەشاتی داخلیان لە هەڵسەنگاندنی بارودۆخ زۆر جار ئەمەمان بەرگوێیەکەوێ کاکاوەکە دەگوترێ بەڕێوەبەرایەتی ئەمریکا تەنانەت بەڕێوەبەرایەتەکەی پێشووی داناڵد ترامپیش و ئەم بەڕێوەبەرایەتی ئێستەی بایدنیش بایەخێکی ئەوتۆ نادەن بە دۆسیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بۆچی لەسەر چ بنچینەیەکە کە پێشتر خۆت دەزانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست جێی بایەخێکی ئێجگار گەورە بوو بۆ لە ئێستادا ئەو بایەخە نەما؟ وەڵامەکە لە دیدی ئەمریکاوە وەڵامەکە زۆر ڕوون و ئاشکرایە کاک بڵێن ئەوان ئەڵێن ئێمە یەکەم نەوت گرنگیەکی استراتیجی ئەو تۆی نەماوە بۆ ئەمریکا وەک لەوەی 30 ساڵەمەوە ئەمەیە دوو بە نیسبەت ئەمریکاوە وە گرنگترین فاکتەر ئەوەیە ئەمڕۆ گەورەترین بڵێن ئاڵنگاری تەحەدای استراتیجی بۆ ئەمریکا سینە چین نەک با بڵێن تاڵیبان یا هێزە تیرۆریستەکە یا ئێران ئەوان لە دیدی استراتیجیەوە سەیری عێراقەکەن سەیری ڕۆژهەڵاتی ناوەڕاستەکەن ئەوان لە بۆچوونی خوانەوەڵێن ئێمە ماوەیەکی کاتێکی زۆرمان سەرف کرد لە خۆڕڵاتی ناوەڕاست پارەیەکی زۆرمان سەرف کرد خەڵکێکی ئەوە نیە خەڵکی خۆمان دابەکوشت سەربازەکانمان لە دیدی ئەوانەوە لە دیدی ئەمریکا من ناڵێم ئەمە ئایا ڕاستەیان نا بەڵام لە دیدی ئەمریکاوە دیموکراتەکان بن یا ڕێپۆل یا کۆماریەکان ئەڵێن ئێمە هیلاک بووین بێتاقەت بووین بە دەست خۆڕڵاتی ناوەڕاستەوە و تووشی ئەو شە بوون بە ئینگلیزی پێوتێ عێراق فتیگ میدل ئیست فتیگ یعنی بڵێنەوە نیە هیلاک بوون بە دەست عێراق و بە دەست خۆڕڵاتی ناوەڕاستەوە ئەڵێن کاتی ئەوە هاتووە ئیتر ئێمە استراتیژیەکی کەمان نبێت استراتیژیەکەش بریتێ لەوەی کەوا وەکو جاران ئەوە نیە تێکەڵ نابن بە کێشەکانی خۆڕڵاتی ناوەڕاست تەنها تێکەڵبوونێکی تەکتیکیانە بێ بۆ نمونە هاوکاریکردنی حکومەتی عێراق بۆ بەرەنگاربوونەوەی داعش هاوکاریکردنی کوردەکان لە سووریا بۆ بەرەنگاربوونەوەی داعش هەوڵدان بۆ گەشتنە جۆرێک لە ڕێکەوتن لەگەڵ ئێران لەمە زیاتر چاوەڕوانی زیاتر نەکرێ لە ئەگەر یارمەتیم بێ ئەی بۆ پاراستنی بەرژەوەندیەکانی ئیسرائیل لە ناوچەکەدا و ئەو هاوپەیمانیەتەی نێوان ئیسرائیل و ئەمریکا سوپاس کە ئەو خاڵەت بەبیرهێنامەوە کاک بەڵێن فعلا ئەوە نیە یعنی ئیسرائیل بە نیسبەت ئەمریکاوە فاکتەرێکی سابتە لە سیاسەتی خۆیانە تایبەت بە خۆڕڵاتی ناوەڕاست و تا ئێستاش ئەوان ئامادەییان تایە ئەڵێن ئێمە وەکو هاوپەیمانیەکی استراتیژی ئامادەین ئەوە نیە دیفاع لە مەساڵحە لە بەرژەوەندە استراتیژیەکانی ئیسرائیلەکەین فەرەن ئەمە جێکێکە لە با بڵێن کۆڵەکەکانی سیاسەتی خۆڕڵاتی ناوەڕاستی بایدن کاکاوە بەرلەوەی بچمە بەشی سێم و کۆتایی بەرنامەکە ئەمێ بزانم کاریگەری ئەم بڕیارانەی ئەمریکا بۆ کشانەوە لە ئەفغانستان لە عێراق لە ناوچەکانی تری جیهانیشدا ئەمە چەندێک کاریگەری دەبێت بەسەر هەژمونی ئەمریکا لە جیهاندا بەسەر وێناکردنی ئەمریکا بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بەڵێ با لە خاڵی ڕۆمەوە دەست بکەن وێناکردن یعنی ئەمریکا هەژمونی هەرەمێنێت لە خۆڕڵاتی ناوەڕاست و لە بەشەکانێکی جیهان بەڵام وێناکردن ینی خەڵکێکی زۆر ئەوانەی کە لەگەڵ سەر بە ئەمریکان و دژی ئەمریکاشن ئەمڕۆ ئەڵێن فەرموو ئەمریکا لە پاشەکشەیە ئەم وێناکردنە بەردەوامە بێت بەڕاستی لە ساڵانی داهاتووە ئەم وێنەی ئەمریکا بەردەوامە بێت لە بۆچوون و لە سیاست و لە هەسوکەوتی هەم ئەوانەی کە نزیکن لە ئەمریکاوە هەم ئەوانشی کە دژی ئەمریکان لەبەر و لە کۆتاییە ئەمە بۆ هەژمونی ئەمریکا لە ناوچەکەیە طبعاً پۆزیتیڤ نابێت باش نابێت بە بۆچوونی من بەڵام ئەمە بەمانای ئەوە نییە ئەمریکا بە تەواوەتی دەست ئەشوال لە ناوچەکە بەڵام سیاسەتی ئەمریکا گۆڕانکاری جەوهری بەسەرایەت ئەو ئەمریکای نابێت کە لە ڕابردووە ئامادەی تێدا بوو بۆ نمونە ڕژێمێکی وەکو سەدام حوسێن لە ناوبان بۆ
بۆ نمونە ئامادەیەتیا بوو تاڵیبان لە ناوبان نە ئەمریکایە کە بینین لە پاشەکشەیە لە خۆڕڵاتی ناوەڕاست و لە ئامادەبوونە بۆ ڕوبەڕووبوونەوەی چین بە دەرەجەی دووەم رووسیا. بەڵێ ئەڵبەتە دەرهێنەری بەرنامە جارێکی کەژ ئاگاداری کردمەوە کە تا ئێستا بەداخەوە دکتۆر سەنگەرمان دەست نەکەوتوتەوە دەچینە بەشی کۆتایی بەرنامەکەمان دانوستانی نێوان کاربەدەستانی حکوومەتی ئەفغانستان و تاڵیبان بەردەوامە و نوێنەرانی حکوومەتیش لەو بڕوایەدان و توێژەکان چەندێک قورس بن بەڵام هەر دەبێ بگەنە ئەنجامێکی وەک دەڵێن ئەرێنی. هەمومان دەزانین لە کۆتاییدا پێویستە بگەینە چارەسەرێکی ئاشتیانەی سیاسی. ئێمە لێرە وابەستەی خۆمان بۆ چارەسەری ئاشتیانە پشتڕاست کردووەتەوە. ئەم کۆبوونەوانەش دەرفەتێکی باش بوون بۆ تێگەیشتن لە ڕوانینەکانی یەکتر. ڕۆژی ئەفغانستان ئاڵۆزە. تاڵیبان لە ناو وڵاتەکەدا درێژەی داوە بە هێرشەکان و توندوتیژیەکان بەڵام لە پایتەختی قەتەر بەشدارە لە وتوێژی ئاشتیانەدا لەگەڵ نوێنەرانی حکوومەتی وڵاتەکەدا. لە کۆبوونەوەکانماندا وتوێژەکانمان لە کەش و هەوایەکی باشدا بوون. باسمان لە چارەسەرکردنی قەیرانەکانی وڵاتەکە کردووە. ئەم جۆرە کۆبوونەوانە پێویستە درێژەیان هەبێت بە پشتیوانی یەزدان. کاکەوە پرسیاری ئەم بەشە بەوە دەست پێ دەکەم کاتێک کە ئەمریکا لەگەڵ تاڵیباندا ڕێک دەکەوێ ئاماژە بەوە دەکرێت کە نابێت تاڵیبان چیدی پشتیوانی لە ئەلقاعیدە بکە لە ڕێکخراوی تێرۆریستی ئەلقاعیدە بەڵام بەپێی دواترین راپۆرتی نەتەوە یەکگرتووەکان ئاماژە بەوە دەکرێت 500 بۆ 600 چەکداری ئەلقاعیدە لە ناو ڕیزەکانی تاڵیباندا لە ئێستادا لە ناو ئەفغانستاندا هێرش دەکەن. بەڕای جەنابە ئەم ڕێکەوتنەی ئەمریکا و تاڵیبان درێژەی دەبێت؟ ئایا درێژەیە بێت یعنی یەکەم ئامانجی یەکەمی ئەمریکا لەم ڕێکەوتنە ئەوەیەکەوە بە شێوەیەکی با بڵین ڕێکخراو و ئاشتیانە هێزەکانی بەتاڵەتی بکشێنێتەوە لە ئەمریکا ئەفو لە ئەفغانستان. ئەمە ئامانجی سەرەکی بڵین ڕێکەوتنەکەی ئەمریکایە لەگەڵ بزوتنەوەی تاڵیبان. تەئسیراتی یعنی پرسیارەکە لەوەیە تەئسیراتی ئەم پاشەکشەیە لەسەر ڕێکخراوی قاعیدە لەسەر ڕێکخراوە تیرۆریستەکانی کە وەکو داعش و چەندها ڕێکخراوی تونڕەوی کە لە ئەفغانستان کان بەڕێی من پرسیارە سەرەکیەکە ئەمەیە ئەوەی کە ئەمڕۆ ئەبینرێت بەداخەوە کەوا یعنی بینێتکەوە ئەو هێزانە گەشونەتە ئەو قەناعەتی کەوا ئەوان سەرکەوتوو بوون لە ڕوبەڕووبوونەوە و بەرەنگاربوونەوەی ئەمریکا و ئەمڕۆ ئەوان مێژوو لەگەڵ ئەوانایە لەبەروی ئەمریکا بڕیاری دا پاشەکشێ بکات لە ئەفغانستان لەبەرەوە هەر شۆنێ بێت یعنی بڵین با بڵین ئینتیفاقی کۆتایی تاڵیبان لەگەڵ حکومەتی ئەفغانستان لە کۆتاییە بەڕاستی ئەم پاشەکشەیە ینی بە گوێرەی زۆربەی سیناریۆکان یەکەم ئایدۆلۆژیای ئیسلامی سەلەفی تونڕە و بەهێزترەکە ئەمە یەک کە تاڵیبان نمونەیەکی ئەوەیە و دووهەم هێزە تیرۆریستەکانی کەش بەهێزترەکان لە گەشتن بەو قەناعەتی کەوا بەردەوام بوون لەسەر کاری تیرۆریستی و توندوتیژی ئامە ئەتوانێت بیانگەێنێت ئەوەی ئامانجی خۆیان بەدەست بێت. بۆ داعش بە هەمان شێوەیە بۆ داعشیش بە هەمان شێوە بەتابەتی لە ئێستادا کە داعش لە ناو ئەفغانستاندا کۆمەڵە کردی لەشکری خۆی دەکات تەقینەوە دەکات کوشتن دەکات خۆی ینی ڕای دەگەێنێ کە بەرپرسیارە لەو تەقینەوە و کوشتنانە ئەم دوو هێزە سەلەفیە لە ناو ئەفغانستاندا جێیان دەبێتەوە یعنی بۆچی جێگەیان ناگێتەوە یعنی ئەوە نیە ئەمڕۆ تۆ ئەفغانستان کە ئەمریکا و هێزەکانی هەڵپەیمانان پاشەکشەی لەکەن ئەمە هەمومان خۆمان نزانین حکومەتی ئەفغانستان ئەو هێزەی نییە و سوپای ئەفغانستان هێزە ئەمنیەکان بتوانن بە تاقی تەنها ڕوبەڕووی تاڵیبان و هێزە تیرۆریستەکانی کە بنەوە ئەمە یعنی ئێمە لێرە کێشەی با بڵین قەیرانێکی ئەسکەریمانێ قەیرانێکی کەوا ئەم حکومەتە و ئەم سوپایە بە تاقی تەنها ناتوانێت ڕوبەڕووی ئەم هێزانە بێتەوە و ئەم هێزانەش تاڵیبان و داعش و هێزەکانی کە ئامادەیان تێدایە تیرۆریزم بەکار بێنن توندوتیژی بۆ ترساندن و تۆقاندنی خەڵکی ئەفغانستان لەم بارودۆخەنە هەموارە و ئەفغانستانی کە بەڕاستی لە ڕووی ئابووری و وەسی زۆر خراپە لە ڕووی بەرەنگاربوونی کۆڤید وەسی زۆر خراپە لە ڕووی هەموو ڕوویەک وەسییان زۆر ناهەموارە یعنی ئەم بارودۆخی ئەم ئەفغانستانی تایە بەڕاستی یارمەتی دەرە بۆ هێزێکی وەکو تاڵیبان و داعش و هێزەکانی کە گەشە بکەن نەک لەوەی پاشەکش بەداخەوە کاکاوە ئەگەر وەکو گریبانەیەک دابنین ڕێکەوتنەکانی دۆحا پایتەختی قەتەر
سەرکەوتنیان بەدەستهێنا تاڵیبان و حکوومەتی ئەفغانستان گەیشتنە ڕێکەوتنێک چ متمانەیەک هەیە کە حکوومەتێک لەسەر بنەمای ئایدۆلۆژێتێکی میان ڕەوانە لە ئەفغانستانە دروست بێ کە شکۆمەندی هاوڵاتی ئەفغانی بپارێزێت. من خۆم زۆر بە گومانم کەوا ینی هیوادارم تاڵیبان و حکوومەتی ئەفغانستان بگەنە ڕێکەوتنێک کە هیچ نەبێت تونند و توژی کەم کاتەوە لە ئەفغانستان و میلەتی ئەفغانستان ناهەمواری و نەهامەتی زۆری بینیەوە لە ساڵی ڕابردووە هیچ نەبێت تونند و تیژی کەم بێتەوە یا بەتەواتی کۆتایی پێبێت ئەمە گەورەترین دەستکەوتە بێ بۆ میلەتی ئەفغانستان. بەڵام لەپاڵ ئەوەیە سیستەمی سیاسی داهاتووی حکومڕانی لە ئەفغانستان چۆنە بێت ئەمڕۆ تاڵیبان خۆی بە سەرکەوتوو دانێت و تا ڕادێکی سەرکەوتوو بووە لەبەرەوە کە سەرکەوتوو بووە ئامادەیی تیان نابێت تەنازولاتی زۆر بکات بۆ حکوومەتی ئەفغانستان و بۆ میلەتی ئەفغانستان بەتایبەتی سەبارەت بە ئایدۆلۆژیا توندڕەوەکەی چۆن ئەبێت حکومڕانی داهاتووی ئەفغانستان کە تێکەڵێک بێت لە تاڵیبان و لە حکومی با بڵێن ئەوە نیە ئەو حکومەتی ئەفغانستانی بەڕاستی کاک بەڵێن زەحمەتە ئێستا پێشبینیەوە. باشە کاکاوە لە ڕوانگەی ئەو سەرکەوتنانەی کە وەکو دەگوترێت تاڵیبان بەدەستی هێناوە لە ئەفغانستاندا و ئەگەر بێت و تاڵیبان بوو بە بەشێک لە دەسەڵات لە ئەفغانستاندا بەرنامەی کاری لەگەڵ ڕێکخراوێکی وەکو داعش یا لەگەڵ ئەلقاعیدەدا چۆن دەبێ ئەگۆڕێ یا وەکو ئێستا ئامێنێتەوە. ئەوەش زەحمەتە ینی بڵین جوابێکی 100% بەمێ لەو بوارەیە بەڵام تاڵیبان لە ڕابردووە ئیسپاتی کردووەکەوە ئەتوانێت هەم لەگەڵ ئەم بزوتنەوە توندڕەوانەیە با بڵین بژی و لەگەڵیشیانە بتوانێت دامیان بکە و ئەگەر بیشێوێت ئەتوانێت دژیان بۆسێتەوە. یعنی تاڵیبان وەکوی کاکسەنگەر لە بەشی یەکەما گوتی ینی تاڵیبان هەم بزوتنەوەیەکی ئیسلامی توندڕەوە هەم تا ڕادێکیش بزوتنەوەیەکی نەتەوایەتیە. یعنی توانای ئەوەی تایە بتوانێت خۆی بگونجێنێ لەگەڵ واقعەکەیە بەڵام پرسیارەکە دوای خۆ گونجانی لەگەڵ واقعەکەیە جیاوازی لە نێوان تاڵیبان و داعشا چیە بێت؟ یعنی جیاوازەکە ئەوەیە کەوا داعش شێوازی توندوتیژەکەی ئەوەنە خراپە ئەوەنە تێرۆریستانەیەکەوە ئەمڕۆ هەندێکە زەڵێ ئەگەر ینی بەراورد بکەین لەوانێت تاڵیبان تا ڕادێ باشوە لە داعش. من خۆم شخصیان لەگەڵ ئەوەیان نیم ینی تاڵیبان هێزێکی ئیسلامی توندڕەوە زۆر زەحمەتە بتوانێت ینی واز لەو ئایدۆلۆژیا توندڕەوە بێنێکە هەیەی لەوانەیە کۆمەڵی تەنازولاتی با بڵێنەوە نیە شکلی بکات ڕووکەش ئامادەیتە بێ بەڵام تەنازولاتی جەوهەری لە ئایدۆلۆژیا و لە سیاسەتە بە بۆچوونی من زەحمەتە ینی بیکات تاڵیبان. کاکاوە بەڕای جەنابێت بۆ ئەم قۆناغەنوێی کە لە پێشمانە بە تایبەتی لە شەڕی دژی تێرۆریزمە ئەمریکا یەکێتی ئەوروپا وەکو وڵاتانی ڕۆژاوە چیان لەسرە بیکەن بۆ ئەم قۆناغەنوێیە؟ بۆ ئەم قۆناغەنوێ ئەوەی کە پێویستە یەکەم پاڵپشتیکردنی حکوومەتی ئەفغانستان و پاڵپشتیکردنی سوپای ئەفغانستان تەدیبکردن دامیان بە شێوەیەکی بەردەوام واز لە ئەفغانستان نەهێنێت بۆ ئەوەی هیچ دەمێت تۆ ئەمڕۆ سوپایەکت هەیە و نەوەیەکت هەیە کە بەشێکە لەم سوپایە کە لە دوای 2001ەوە لەدایک بووە ئامادەیی تێ دژی تاڵیبان و دژی هێزە تێوەسەکانی کە جەنگ بکات. یعنی لە کۆتایی ئەفغانیەکان خۆیان شەڕەکەکەن و ئەبێ بیکەن ئامادەیان تێدایە بەڵام پێویستیان بەوەیە بەڕاستی ئەبێ استراتیجەیەکی درێژخایەن هەبێ لەلایەن ئەمریکا و لەلایەن هاوپەیمانان بۆ دەعمی سەربازی دەعمی سیاسی دەعمی دیپلۆماسی و دەعمی هەواڵگری بۆ سوپای ئەفغانستان و هێزی فەرمی ئەفغانستان بۆ بەرەنگاربوونەوەی تاڵیبان و هێزەکان. کاکاوە سوپاس و پێزانینم بۆ بەشداریت لە بەرنامەی ئەم هەفتەیە چاوی واشنتۆندا ئەلبەتە سوپاسێکی تایبەتیش بەوەی کە بەداخەوە دکتۆر سەنگەر پەیوەندیەکەی پچڕا لەگەڵماناوە جەنابەت هاوکارێکی باش بووی بۆ درێژەدان بە بەرنامەکەمان و کۆتایی هێنان بە بەرنامەکەمان تا ئێستا زۆر سوپاسە دەکەم کاکاوە. زۆر سوپاس کاک بەڵێن بۆ ئێوە من پێخۆشحاڵ بووم بەشداری بکەم و زۆر سپاس بۆ ئێوە. سپاس دەکەم ئەلبەتە ئازیزانم سپاسی بێپایانم بۆ ئێوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا بوون تا بەرنامەی ئایندە ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروەهی خۆیشم بەڵێن ساڵح پەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جێتان بێڵین.